إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان و عزیزان، کۆتامیوان کە مەلەک المەوتە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت، ئامانجی چییە کە سەردانی ئێمە دەکات؟ ئامانجی چییە کە لەگەڵ ئێمەدا دەبێت؟ ڕۆژێک دێت ئاخر میوان کە مەلایکەی ڕۆحکێشانە سەردانیمان دەکات. ئەو کاتێک کە ئەو دێت، بۆ ئەوە نایە تەماحی لە ماڵەکەی تۆدا بێت، بۆ ئەوە نایە یارمەتی تۆ بدات، چونکە ماڵ، سەروەت و سامان، دەسەڵات، دەوڵەمەندی هیچ نرخ و قیمەتێکی نییە لای ئەو میوانە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێت. ئەو میوانە بەڕێزە هاتووە کۆتامیوان بۆ ئەوەی تۆ لە دنیا دەربکات، بۆ ئەوەی تۆ لەم دنیاە کۆتایی پێبێنێت. هیچ کەسێک نەخۆت، نە دەوروبەرت، نە سەروەت و سامانت، نە حیمایەت، نە کەس و کارت، هیچ کەسێک ناتوانێت ڕەدی بکاتەوە میوانە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێت، چونکە کۆتا میوانە دێ بۆ لای تۆ. ئەو میوانە ماڵ و سەروەت و سامان و دەسەڵات نایگەڕێنێتەوە، حیمایە نایگەڕێنێتەوە، هیچ شتێک نایگەڕێنێتەوە. بۆ ئەوە هاتووە لە ماڵەکەت دەرت کە، چونکە خوای گەورە دەفەرمێ ئەینەما تەکوونوا یودرککم المەوت وەلەو کنتم فی بروج مشەیەدە. ئێوە لە هەر جێگایەک بن، ئەگەر لە کۆشک و تەلار و لە شوێنێکی بە قووەت و بەهێزا بن، دەوروبەرتان هەمووی حیمایە بێ و خەڵک بێ، کە کاتی مردنتان هات دەمرن. ئەو میوانە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێ کۆتا میوانە و دێت، هیچ شتێک ڕەدی ناکاتەوە. کەواتە ئاگاداری ئەو خاڵە بە، دوای سەردانیکردنی ئەو میوانە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێت، چونکە لەگەڵ تا نامێنێتەوە. دوای سەردانیکردنی ناتوانی یەک چاکەیە بکەی، ناتوانی دوور کات نوێژ بکەی، ناتوانی یەک سەجدەیەک بۆ خوا بەریت، چونکە کە هاتەوە فەوریەن یەک سەر بە چرکە ڕۆحت ئەکێشەوە ڕات، لە ماڵ و سەروەت و سامان و هەموو شتێک دەرت ئەکاتە دەرەوە. لەوانەیە بێت بۆ خزمەتی تۆ لە مزگەوتا بیت، لەوانەیە لەو کاتا بێ بۆ لای تۆ خەریکی قورئان خوێندنی، لەو کاتەدا بێتە خزمەتی تۆ مەشغوڵی زیکر و یادی خوای، لە پڕا دێتە گیانت، لە هەر حاڵەتێکا بی ڕۆحت ئەکێشە و دەڕات. بۆیە بەردەوام بڵێ خوای ئاخرم بەخێر بگێڕی، چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک خوای گەورە بێوێ لە گوناه و تاوان پاکی بکاتەوە، لەسەر خێر و چاکە و عیبادەت دەیمرێنێت. ئەو برا بەڕێزەمان کاکە وشیار خوا لێی خۆش بێ، لە مزگەوتا نوێژی کرد، کۆتا میوان هات، دوای نوێژەکە ڕۆحی کێشا بە زمانی بەڕۆژوە خوا لێی خۆش بێت. ئەوە ژیانی دنیایە، ئەوە سەربەرزیە ئینسان لە ناو مزگەوتا بمرێ، ئەوە سەربەرزیە ئینسان بە زمانی بەڕۆژووە بمرێ، ئەوە سەربەرزیە ئینسان لە ناو نوێژدا بمرێ، لە قورئان خوێندنا بمرێ، بە زیکری خۆیەوە بمرێت. بۆیە ئەو مەلایکەیە ترسناکە، کۆتا میوان زۆر ترسناکە بۆ ئەو کەسانی کە لە دنیادا پشتیان لە خوا کردووە، زۆر خۆشەویستە بۆ ئەو کەسانی کە لە دنیادا ڕوویان لە خوا بووە، چونکە مزگەێنی خۆشی پێیە، هەواڵی خۆشی پێیە بۆ خواناسان، هەواڵی ناخۆش و ترسناکیشی پێیە بۆ ئەو کەسانی کە خوایان نەناسیوە. کەواتە لە حاڵەتێکا دێ بۆلات، ئیتر ئەوە بەدەست خوایە، ئاخری تۆ خێرێ بە یا شەڕە بێ، پەنا بەخوای گەورە. کۆتا میوان کە مەلەک المەوتە سەلامی خوای لەسەر بێ مەبەست و هەدەف و ئامانجی چییە لە سەردانیکردنی تۆ؟ بۆچی دەوێ بگاتە خزمەتی تۆ؟ چونکە بە فەرمانی خوا هاتووە.
بە فەرمانی خوا هاتووە بۆی کە ڕۆحی تۆ بکێشێت. ئەم میوانە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێ بۆ ئەوە نەهاتووە میوانداری تۆ بکات، واتە لەگەڵ تا دابنیشێ خواردن لەگەڵ تۆ بخوات، مەجلیس و دەمەتەقەی گەرم بکەن بە یەکەوە، بۆ ئەوە نەهاتووە بۆ لای تۆ، نەبوو ناخواردن هاتووە، نە بەسەر سفرەی تۆ هاتووە. ئەو میوانە بەڕێزە یەک ئیشی هەدەفێک و ئامانجێکی و دەڕوات، تەماحی لە خواردن و سفرەی تۆدا نییە، بۆ نەهاتووە باسی گەنجێتی خۆتی بۆ بکەی، باسی ژیانی خۆتی بۆ بکەی، هاتووە بۆ ئەوەی ڕۆحی تۆ بکێشێت، بەبێ ئەوەی کە تۆ پێشتر ئاگادار کرابێتیتەوە لە پڕ ئادا لە دەر چۆن دەڵێ دەدا لە دەرگات واتە دێتە ماڵەکەتەوە، لەو لەحزەدا لەو چرکەدا ڕۆحت دەکێشێ و دەکەویتە سەر لە تەواو. ئەوە ژیانی دنیاە. جا خۆزگەم بەو کەسەی کە لەم دنیاە دەرئەچێ بە چاکە و بە عیبادەتەوە دەمرێت. دەبینی کەسانێک دەبینی قورئان دەخوێن و لار دەبنەوە دەمرن، نەزانین چەندێک خۆشە، ئەو خوای گەورە خۆشیانی دەوێت. ئەوانەی کە لەسەر چاکە دەمرن و بە چاکەوە دەمرن خوا خۆشیانی دەوێت، ئاخریان خێرە. لەبەر ئەوە لە هەر لەحزە و لە هەر کات و ساتێکا بێت خواردن و خواردنەوە لەگەڵ تۆدا ناخوات، لەسەر سفرەی تۆدا نانیشێت و دەمەتەقیشت لەگەڵا ناکات. ئەوە کۆتا میوانی من و تۆیە. بۆ ئەوە هاتووە لە خواردن و خواردنەوەت بخات، نەک خواردن و خواردنەوە لەگەڵ تۆدا بخوات. بۆ ئەوە نەهاتووە لەگەڵ تۆدا بخوات و بخواتەوە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هیچ کەسێک لە ئێوە نامرێت هەتا ڕزق و ڕۆزەکەی تەواو نەکات، کە تەواوی کرد ناتوانێت دەنکێ برنج بخوات، قومی ئاو بخوات، چونکە ڕزق و ڕۆزی لەسەر زەویدا نەماوە، ئیتر بەخوا نەڕۆشتایە وای لێ نەهات و چوو بە فڵان کەس و تەواو کۆتایی پێ هاتووە، ئەبێ هەر بمرێت، هیچ مەجالێکی تیا نییە، بۆی نییە قومی ئاو بخواتەوە حتى يستكمل رزقه. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەتا ڕزقەکەی تەواو نەکات کە دیاری کراوە بۆی نامرێت، کە ڕزقیشی لەسەر زەویان نەما دەبێ بمرێت. کەواتە ئەو مەلائیکە سەلامی خوای لەسەر بێ هاتووە تۆ لە خواردن و خواردنەوە بخات، بۆچی؟ چونکە تۆ لە خواردن و خواردنەوە لەسەر زەویان نەماوە، تەواو کۆتایی پێ هاتووە، ئەبێ بمریت. بەڕاستی دوای ئەوەی کە هات ئەم میوانە ناتوانی یەک ئاەتێ بخوێنیت، ناتوانی یەک سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر بکەیت، لەوانەیە بێت بۆ خزمەتی تۆ لەناو سیارەکەتا بیت، لەوانەیە خەریکی یاریکردن بی لەناو یاریگایەکدا، لەوانەیە لە بازاڕدا بی لەناو دوکانەکە و لەناو بازاڕە فەڕەر لێ بدەیت، لەوانەیە لە سەفەر و سیاحەتا بی کە هات شوێنەکەی تۆ کێشەی ئەو نییە، فەرمانی پێکراوە لە فڵان جێگا ڕۆحی بکێشە، تەواو. ئەو میوانی کۆتایی. میوانی کۆتایی، کۆتا میوان هەدەف و ئامانجی چیە لە سەردانیکردنی ئێمە و بینینی ئێمە. بۆ نەهاتۆ قسە لەگەڵا بکات، پرسیارت بکات تەندروستی چۆنە، ئەحواڵت چۆنە، مناڵەکان چۆنن، ئەی ژیانت چۆنە، فەقیری دەوڵەمەنی حاڵت چۆنە، کەسابەتت چۆنە، ئیش و کارت چۆنە، معاشەکەت بەشتەکە بەشت ناکە، کەسابەتەکەت بەشتەکە بەشت ناکە، بۆ ئەمانە نەهاتوو. کۆتا میوان بۆمانە نایەت. کاتێکی زۆر کەم لات ئەمێنێت و دەڕوات. کۆتایی بە ژیانت دێنێ، کۆتایی بە جوڵەی لاشت دێنێ، لاشت لە جوڵە دەخات. بۆ ئێمانە ضرورە ئینسان بیزانێ، چونکە شتێک نییە ئینسان ئینکاری بکە، مردن شتێک نییە ئینکاری بکە، مردن دەڵێ برا گەورەیە، بەس حسابی برا بچووکێکیش بۆ نەکردو، حساب مناڵێ بچووکی خۆشت بۆ نەکردووە، چونکە کە خوات نەناسی ڕاست ناکەی کە دەڵێ برا گەورەیە. برا گەورە یانی چی؟ یانی احترام و ڕێزی دەگرم، احترام و ڕێزی مردن بەوە دەبێ خۆتی بۆ ئامادەکەی، چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە هەموو کەسێ عاقڵتر ئەو کەسەیە بۆ مردن و دوای مردن خۆی حازر دەکات. ئەو ئینسانی عاقڵە، ئەوە ڕۆشن بیر و مسەقەف و تێگەیشتووە، نەک ئەوەی زینا دەکات و مەشروب دەخوا و خراپەکاری دەکات. با بڵێ مسەقەفم، با بڵێ ڕۆشن بیرم. دوو لەو ڕێبەڕێستان بەپێی ئاەتی قورئان لای خوای گەورە، خوای گەورە دەفەرمێ ئەوانە لە ئاژەڵ کەمترن دوو لەو ڕێبەڕێستان و مزگەوتەکە. با بەخۆی بە ئەو پەڕی مسەقەف و پێشکەوت و بزانێ، مادەم خوای نەناسی، ئەوەی نایە لە شوێنی
بێگومان سار دەخوێنی وێڵە لە ڕێی ژیانە وا لە پێشی حەیوانە تەواو لای خوای گەورە چەندەها شوێنە فەرمێ ئین هوم ئیلا کەلئەنعامی بەل هوم ئەضەل سەبیلا ئەوانە دوو لە ڕێی بەڕێستان وەک ئاژەڵوان لە ئاژەڵیش کەمتر ئەوانەی کە خوا ناناسن کەواتە ئینسانی عاقڵ ئەو ئینسانەیە هەوڵێک بدا بۆ قەبر و قیامەتی خۆی ئینسانی عاقڵ و تێگەشتووە ئەو کەسەیە پێش ئەوەی لاشەی لە جوڵە بکەوێ لاشەی بۆ خوا تەرخانەکات بۆ خوا ماندووی دەکات ئەو کاتە بە ئیزنی خوا پاداشتەکەی گەورە دەبێت ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێ بێ جاری وا هەبوو هەڵدەساوە سەر پێ ئەوە بە کزی هەڵەسا گۆچانەکەی و عەساکەی ئەگەر بەدەستێەوە ئەیان فەرموو تۆ خۆ تۆ پێویستە بەوە نیە زەعیف نیت ئیمامی شافعی بۆچی ئابەم شێوەیە هەڵەسیت دەیفەرموو با ئینسانێک کە لەم دنیادا دەژی بزانێ لەسەر سەفەرە منیش با بزانم لەسەر سەفەرم ئەمڕۆ یا بەیانی سەفەرەکەم دەست پێ ئەکا و ژیانی دنیام کۆتایی پێدێت یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی خوایگیان کاتێ شەوێ ڕۆژێ کاتێ بمامرێنی خۆت لێمان ڕازی بی لەسەر عیبادەت و چاکە و نوێژ و ڕۆژ و خوایگیان ڕەحمان بکێشە یا ڕەب العالەمین ئامین ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه كوتاميوان كملك الموت سلام إخوائي لسر ملائكة روح كيشان ما بستو هدف آمان جي چيا لوي كبا إيما بقات بوچي دي بخزمتي إيما كوتاميوان بو نهاتوا كيارمتي من بدات قرزاري من هي قرزاري كمان بو دبركات بۆ نەهاتووە لای کەسێ شەفاعەت و تکامان بۆ بکا بۆ شتێکمان بۆ بکرێ چونکە ئەمانە لای ئەو هیچ قیمەتێکی نییە بەڵێ کاتێکیش کە دێ بۆ لای تۆ مەنسەب و پلە و پایە و پارە و پولی تۆ ئەو ڕەت ناکاتەوە خوای گەورە دەفەرمێ وەلەن یوئەخیر الله نەفسا ئیذا جاء ئەجەلها هیچ کەسێک خوا مردنی تاخیر ناکا کاتێک کاتی مردنی هات تاخیر بوونی نییە خوا گەورە فەرمانی کردووە فڵان دەقە فڵان سەعات فڵان چرکە ڕۆحی بکێشە هی فڵان کەس کەواتە هاتووە بۆ ئەوەی ڕۆحت بکێشێ بۆ ئەوەی کە لەم دنیاە دەرت بکات بۆ ئەوەی ڕۆحت دەربکات لاشت بمرێنێ بەڵام دوای ئەوەی کە هاتە خزمەتت هەر ئەوەندەی پێت گەیشت مەجالی ئەستەغفیرڵڵایەکت نابێت یەک ئەستەغفیرڵڵا بکەی مەجالی ئەوەت نابێت کە چاکە و عیبادەت بکەی بڵێ بووە سەبا هەندێ ئامۆژگاری و وەسیەتم هەیە بۆ مناڵەکانی خۆم بیکەم نا مەجالی تیان نییە لەوانەیە بێ بۆ خزمەتی تۆ لەو کاتا گۆرانی بڵێ بینیمان چەند کەس بە گۆرانی و مرد خوای گەورە بمان پارێزێ لەوانەیە لەو کاتا تۆ هەڵپەڕی لە هەڵپەرکییا بی چەند کەسمان بیدە هەڵپەرکیان مرد ئاخر شەڕە خۆ لەسەر عیبادەت نەمردووە لەوانەیە لەو کاتا خەریکی هەڵپەرکیی بێتە گیان تۆ ڕۆحت بکێشە و بکەویتە سەرلا لەوانەیە لەو کاتا بێ بۆ لای تۆ کە تۆ عارەق دەخۆی جگەرە دەخۆی نێرگەلە دەخۆی جگەرەکە بەدەستە بکەویتە خوار و لاربیتەوە بەدەم نێرگەلە خواردنەوە ڕۆحت دەرچێ جا قوڕ بەسەرت پیاوچاکان بە زیکری خواوە مردن تۆش بە مەشروب و بە نێرگەلە و جگەرە خواردنەوە مردی تۆ بە گۆرانی و ڕەقسەوە مردی بەڕێزم لەوانەیە بێ بۆ لای تۆ خوشکی بەڕێزم لەو کاتا کە تۆ سافیرەی جلوبەرگت جلوبەرگێکی ناشەرعیە ناڵێ خۆت پۆشتەکەرەوە با ڕۆحت بکێشم ڕۆحت دەکێشێ و جێ دێڵێ پیاوچاکێکە بوو سێ دوعای کرد فەرمووی خوای گیان لە ڕۆژی جومعەدا بمرێنیت لەناو نوێژی جومعەدا بمرم لە سەجدەدا بە زمانی بە ڕۆژ و شەو تەعەن سوێن بەخوا خوای گەورە هەموو دوعاکانی قبوڵ کرد لە ڕۆژی جومعەدا نوێژی دەکرد ئیمام و خەتیب بوو نوێژی کرد لە سەجدە هەڵنەسایەوە لەناو سەجدەکە مرد بە زمانی بە ڕۆژوەوە خەڵکی شەیە بە گۆرانی و مۆسیقا و جگەرە خواردن و نێرگەلە خواردن و لارە بێتەوە ئەوە خواناسان و ئەوەش خەڵکە خراپەکان کەواتە ئاگاداری خۆت بە کۆتامیوان لە پڕا دێتە گیانت هیچ مەجالێکت پێ نادات
کۆتامیوان کە مەلەکول مەوتە سەلامی خوای لەسەر بێ هەدەف و ئامانجی چییە لە سەردانیکردنی من و تۆ؟ بۆچی دێ بۆ لا من؟ کاتێک کە دێ بۆ لای من و تۆ بۆ ڕۆحکێشانی من و تۆ دێ، دڵێکی نییە دڵ نەرم ببینێ مناڵەکانت وردن، ئەوە شیرە خۆرەیە، ئەویان کەم ئەندامە، ئەوە خێزانەکەتە ئەگری، مناڵەکان گوناحن، ئەوە نییە، ئەوانە ناخوێنێتەوە. بەخوا فڵان کەس مناڵی وردە گوناح، بڕۆحی ناکێشم، خوا فەرمێتی بڕۆ ڕۆحی بکێشە، تەواو. ئەوەندە بێ لە ژیاندا بژی. مردن سەرەتای هەموو خۆشیەکە بۆ ئیماندار. والله ئەگەر ئینسان ئیماندار بێ، ئەهلی بەهەشت بێ، دەقەیە چرکەیە زووتر بمرێ لەم دنیای دەرچێ ڕزگاری بێ قازانجێتی. چونکە مردن سەرەتای هەموو خۆشی و شادیەکانە بە ئیزنی خوا بۆ ئینسانی ئیماندار. مردن لە ڕێی هەموماندایە. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کاتی مردنیان هات مردن تەواو. تۆش دەبێ بمریت، هەمومان دەبێ بمرین. بۆیە دڵێکی نییە گریانی مناڵەکانی من و تۆ بیگەڕێنێتەوە، گریانی خێزانەکەت و دایک و کەسوکارت بیگەڕێنێتەوە، نوقسانی مناڵەکانی تۆ، کەم ئەندامی مناڵەکانی تۆ، وردی مناڵەکانی تۆ نایگەڕێنێتەوە. بەڵێ بەڕێزم، هیچ شتێک لەمانە تەئسیری تێناکات. بە ئەمری خوا هاتووە و ئەمری خوایش ڕەد ناکاتەوە لەبەر خاتری خۆت و مناڵەکانت، لەبەر خاتری فڵان مناڵ. بۆیە ئاگاداری خۆمان بین، خۆمان ئامادەکەین. ئەبوو ثەعلەبەی خوشەنی ڕەزای خوای پەروەردگاری لێبێ کچەکەی لە خەویا بینی، تەماشای کرد، ئەوە خەوتوو بوو کچەکەی لە خەویا، ئەم ئافرەتە خەوی بینی بە باوکیەوە، لە خەوە تەماشای کرد باوکی مردووە، یەکسەر هەڵساوەستە پێ و هاواری کرد، زۆر ترسا. ڕای کرد بەلای دایکی، وتی دایەکیان باوکم کووە؟ ترسا لە خەوە باوکی مرد، کە هاواری کرد هەڵسا پەشۆکا ترسا، باوکم مرد لە خەودا. دایە کووە باوکم؟ وتی ئەوە تا لەوێ نوێژەکات. ڕۆشت تەماشای کرد، بەڵێ باوکی لە سەجدەدایە خەریکی نوێژکردنە، هەرچەندێ بانگی باوکی کرد، باوکی جوابی نەدایەوە، دەستی دا بە باوکی کەوت، لە سەجدەدا خۆ ڕۆحی کێشا بوو. بەڵێ ئینسانی ئیماندار ئاوا ئەمرێت. ئینسانی ئیمان زەعیف و خراپەکاریش بەدەم گۆرانی و جگەرە خواردن، نێرگەلە خواردن و خراپەکاریەوە دەمرێت. ئەو فەرقی نیوان ئینسانی خواناس و ئینسانی دۆڕاوە. بەڵێ لە خەودا دەیبینێ باوکی مردووە، بەڵام کاتێ دەڕوا ڕاستی باوکی مردووە، بەڕاستی باوکی مردووە، بەڵام لەکوێ؟ لە سەجدە، نزیکترین کات لە خوای گەورەوە. کەواتە مردن ساتی دیاریکراوی نییە بۆ ئێمە کە خۆمان بیزانین، لای خوای گەورە دیاریکراوە تەواو. کۆتامیوان کە دێ بۆ لای ئێمە چی دەوێت لە ئێمە؟ هەدەف و ئامانجی چییە لە سەردانیکردنی ئێمەدا؟ بەڵێ بێگومان بە ئەمری خوا هاتووە، ئەم مەلایکە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێ کۆتامیوان هەدیە قبوڵ ناکات بۆی مردنی تۆ تاخیرکە، ڕەشوە و بەرتیل وەرناگرێ. بەڵێ ماڵەکەی تۆ، سەرۆت و سامانی تۆ، دەسەڵاتی تۆ، هیچ شتێک ڕەدی ناکاتەوە. کاتێک کە دێ بۆ لای تۆ مەبەستی تۆیە، نەک ئەوەی تەنیشتت. جاریوە دە نەفەر دانیشتونە دێ کەس ڕۆحی کەسێ دەکێشێ و دەڕوات، نۆیەکەی تر عیبیان نییە، تەنها بۆ لای تۆ هاتووە. ئیشی بەو کەسە نییە لە ڕاست و چەپی تۆیە، ئیشی بەو کەسە نییە لە پێش و دوای تۆیە، ئیشی بە تۆیە. هاتووە بە فەرمانی خوا، مەلەکول مەوت، بڕۆ ڕۆحی فڵان کەسی کوڕی فڵان کەس، فڵان کەسی کچی فڵان کەسم بۆ بکێشە لە فڵان شوێن، لە فڵان جێگا دانیشتووە، یا لە فڵان شوێن خەریکی فڵان شتە. تەواو یەکسەر بە فەوری، تاخیربوونی نییە. کەواتە ئاگادار بە، بزانە هاتۆ بۆ لای تۆ نەکەوی تەنیشتت، ئیلا مەگەروی تەنیشتیش ئەجەلی هاتبێ، ئینا بەس ڕۆحی تۆ دەکێشێت. ئەوەی ڕاست و چەپت هیچ نازانێت، کاتێک ئەزانێت تۆ لارە بیتەوە، تەواو. کاتێک ئەزانێت جوڵت نامێنێ، کاتێک ئەزانێت چاوت بەرەو ژوور بۆتەوە، تەواو. چونکە کۆتا ڕۆژ و کۆتا ساتی تۆیە. بزانە چۆن دەژی لە دنیادا،
مردنت لە بیرە هەر دەمریت، لە بیرت نییە هەر دەمریت، خۆتی بۆ ئامادە دەکەی هەر دەمریت، خۆشی بۆ ئامادە نەکەی هەر دەمریت، خوا لە خۆت ڕازیەکەی هەر دەمریت، خوا لە خۆشت تووڕەکەی هەر دەمریت. بۆیە هەڵی بژێرە ئەمڕۆ. مەڵێ گەنجم ژنم نەهێناوە، مەڵێ گەنجم خوێندنم تەواو نەکردووە، مەڵێ گەنجم تەعین نەبوومە، ئەوانە لای مەلەکول مەوت نایخوا سەلامی خوای لەسەر بێ. خەڵکە زانم تەڵەبەی دکتۆرا بوو فەقیرە، بۆ بەیانی مناقەشەی دکتۆراکەی بوو مرد، مناقەشەکەی نەکرد، تەواو نایگەڕێنێتەوە شتانە. کەواتە ئاگاداری خۆت بە، خۆت ئامادەکە. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێ دەیفەرموو مردن حەیای دنیای بردووە، خۆشی بۆ ئینسانی عاقڵتیان نەهێڵاوە. ڕۆژانە خۆشەویستەکان و ئازیزەکانمان لەدەست ئەدەین، دە ڕۆژێکیش دێ خۆمان لەدەست ئازیزەکانمان دەدەین، واتە ئێمەش کۆتایی بە ژیانمان دێ. بۆی لە کۆتاییدا دەڵێم خۆتان بۆ مردن ئامادەکەن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم زۆر بیری مردن بکەنەوە، زۆر بیری مردن بکەنەوە، بەڵام مردن سەرەتای هەموو خۆشی و شادیەکە بۆ ئینسانی ئیماندار. ئەوەی کە مردووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر کەسێکی چاک بێ، ئیماندار بێ و ساڵح و چاک بوو بێ، کاتێک کە جەنازەکەی بەڕێ دەکەن لەسەر شانی خەڵکیە، بۆ قەبرستانی دەبەن، دەڵێ قەدیمونی قەدیمونی، پێشم خەن، زوو بمبەن بمنێژن، چونکە خۆشیە زۆر لە پێشیوەیە. بەخوا ئەو پەلەیەتی بڕوا بۆ گۆڕستان، ئێمە بۆی دەگرین بەڵام بۆ خۆمان بگرین. ئێمە مردوین لەسەر مردوو دەگرین، خۆمان مردوین لەسەر مردوویەک دەگرین، چونکە ئێمەش دەمرین. ڕۆژێک دێت خەڵکی بەدیار گۆڕەکەی تۆش دەبێ بتنێژن، کە ئەڕۆی بۆیە ڕۆژێک دێت سەرەی تۆش دێت. بەڵێ بیری لەو کردە، بڵێ ڕۆژێکیش دێ مناوە خەڵکی دەمێنێ بۆ گۆڕستان، ئەبێ خەڵکی هەڵمگرێ. بەخوا کفنەکەشت خەڵکی خێرخواز بۆتی کڕیوە، بەخوای گەورە ئەو گۆڕشی کە بۆ تۆ هەڵکەندراوە عەرزەکەی خەڵکی خێرخواز بەخشیوێت یا کڕیویانە. کەواتە چی لە دنیا ئەبەی؟ هیچ لەم دنیاە نابەی، بەدەستی بەتاڵ دەڕۆی، بە گیرفانی بەتاڵ دەڕۆی. جلەکانت شتەکانت هەمووشی لە ناو دەبن یا دەیسووتێنن دوای مردنت، مناڵەکانت. بەخوا بێزیان نایە دۆشەکەکەی ژێر تۆ بەرنەوە بۆ ماڵەوە، بەخوای گەورە بەتانەکەی بان تۆ دەسووتێنن، فڕێ ئەدەن، مناڵەکەی خۆت خێزانەکەت کە سوکارەکەت. بۆ کێ خۆت خراپ دەکەی؟ ئینسانی عاقڵ بۆ بووک و زاوا خۆی خراپ ناکە، حرام ناخوات، بۆ کچ و کوڕ خۆی خراپ ناکات، قیامەتی خۆی نادۆڕێنێ. کچ لە گۆڕی خۆیدایە و کوڕ لە گۆڕی خۆیدایە، منیش لە گۆڕی خۆمدام. کەواتە با بزانین چۆن دەژین، بەردەوامش بڵێن خوایە ئاخرمان بەخێر بگەڕی. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير عن كدوة. يا ربي خوايا هي مني وآرامي والله من بباريزي لسر عبادته وشاك وخوا برستيبين. يا ربي خوايا مردن للسجدة دا بنصيب مانك يا رب العالمين، بزماني بروجو ولم دنيا ادر بتشين يا رب العالمين. خوايا جان آخر مان بخير بجيري نيوج رجوع عبادت مان لقبول كي خوايا جان لقناهي أم مسلمان هم مسلمان تريش خوش بي مردو خوش في سكانش مان بابا هالشات كي لآخري دوزخ بدوري عن كي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.